مامۆستا ئاراس گوتی لەبیرتان نەچی کە ئێوە ڕۆڵەی نەتەوەیەکن کە ئەنفال کراوە. داینیتان باش؟ ژیان باشتر. فەرموون دانیشن. ناوم ئاراسە و مامۆستای جوغرافیەمە. وانەی یەکەممان تایبەت دەبێت بە کوردستان. کوردستان سنوور و ئاڵا و زمان و کولتوری خۆی هەیە. کوردستان ئەلێرە، ئێرە کوردستانە. فەرموو بۆچی کوردستان لەسەر نەخشەکە نەنووسراوە؟ کەرەمکە با چه سنوورە کوردستان نەدیارە؟ دەتانەوێت کوردستان ببینن؟ کەواتە چاوتان داخەن. تۆش ئەی تۆ ئێستا چاوتان بکەنەوە. ئەها دەبینن؟ ئێرە کوردستانە. نەخشەی کوردستان لەسەر دڵمانە. سنوورەکەشی لەبەر چاوتانە. خۆشەویستیەکەشی لەناو دڵی هەموومانە. ڕاستە، لەناو دڵی هەموومانە. ڕۆژێک دادێ ناوی کوردستان دەبینین لەسەر نەخشەکەی جیهان. فەرموو مامۆستا دەتوانم شتێک بکەم؟ فەرموو. مامۆستا ئێمە هەندێک کارمان هەیە دەبێ بڕۆین. هەتا دێنەوە دەتوانین سروودێکمەوە ئامادە بکەین؟ بەڵێ فەرموو. ئاگاداری 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 ئاگاداری